ئەوە سێ هەفتەیە ئەم شارە ساحێبی نییە. قایمقام ئەگەر قایمقام وحدە ئیداری ئەم شارە بێ قەرارێ دەرەکە خەڵک لە بەردەرگا بەرمیلەکە پڕکان نەکبێتەم سەرجادە 20 ڕۆژە خەڵک بۆ بەرمینە لەوت ئەمە ژیانی خەڵکی تایە. ساعات چەندەوە چاوەڕیت؟ وەڵا لە سەعات حوتی بەیانی و ئیسە لە قەرەگۆت لە سەعات دەوەچین بۆ قەرەگۆت ئایسە هاتوینەتەوە نییە نەوت نییە. بە تەلەفۆنیان دێنم بۆم کۆڵانی بۆم کۆڵانی ئەوکەی نەوتی نانی. وحدەی ئیداری ڕاست ناکات لەگەڵ ئەم شارە. لە بەردەرگا بۆی پڕکەن هەزار نییە 2000ین نەک ئەم تەقوڕە بەسەر ئەم جادان ئەم خەڵکە عزعاز بووە نەژیانی ماوە نەمت خۆم لە بەیانیەکۆ تا هەشتی بەیانی و تا ئیسەکەی لێرە سەر لە قەرەگۆڵاتینەوە 4 نەفەر بووین. ئەڵێ بڕۆنەوە بۆ ماڵەوە ئەینێری هیچ نییە درۆیە بەس بە درۆڵ ئەینێری نەوت و هیچ نەوت نییە درۆکەن. وەڵاهی منیش هەر وەکو ئەم پیاوە بەڕێزانە فەرمویان گلەیمان لە ئیدارەی ئەم شارە هەیە. ئەمە وەزع نییە ڕاستی شارەکانی تریسا بۆ نمونە هەڵەبجەی شەید 2-3 جارە بەر نەوت وەربگرن. ئێمە لە پارەکەەوە نەوتمان وەرنەگرتی. یعنی قایمقامی ئەم شارە ئاگای لە وەزعی ئەم شارە نییە ئەی ئەو قایمقامی ئەم شارە نییە گلەیمان لێ هەیە ڕاستی. ئەوەی سا منەوە مناڵە بچووکەوە هاتووم و ئەمە وەز ئەو نەوتمان وەرنەگرتێ و ماڵە فەقیری وا هەیە بڕوا بکە لیترێ نەوت نییە لە ماڵی. ئەی چۆن وجدانیان قبوڵەکاوە وجدانیان ئەگەر قبوڵەکە ئەم وەزع ببینن خۆبرا ئەمە قایمقام لەم شارایە چاوە گێڕەوە ئەم خەڵکە وەزعی ئەم خەڵکە بین ئەی با وجدانی قبوڵەکە ڕاستی گلەیمان لێ هەیە زۆر داوای لێ ئەەکەن جارێکی تر بە هیچ شێوەیەک ئامۆز بە شەو چۆن نەوتوەرەگیە پیرەژن و پەککەوتە فەقیر ڕۆژار ئەمەی بۆ کرێ وجدانی خۆیان بخەنە کار ئەگەر وجدانیان ئاسوودەیە ئەوان ئێمە کێشەیەکمانی بەڵام گلەیەکی زۆرمان لە قایمقام هەیە ڕاست هیچ شارێک وەکو ئەم شارەیەمە ئاوال دوا نەکەوتووە بۆ نەوت هاتووم پیرەژنێ و بێوەرژنێ و بێکەست و مانگێکە بەرمیل ڕائکێشم بۆ دەرەوە ئەهێنمە ماڵەوە بە پارەیش نەوتمان نادەنێ خواتەیان هەڵدا باشە ئەتر چی بکەم نە مەحاشێ نە بێوەرجنانێ نە حیچێ ئەوە تا گیرەوە بووین نەوتەکەشمان نادەنێ ڕاقەبینەوە داماوەکەوین بەم ناوە